لەگەڵ ڕووداوەکاندا بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەفتانەیە بەڵێن ساڵح ئامادە و پێشکەشی دەکات. تۆش دەتوانیت ڕاستەوخۆ بەشداری لەم بەرنمەیەدا بکەیت. خۆشەویستانم ئەو کاتەتان شاد خۆشهاتنەوە بۆ بەرنمەیەکی نوێی لەگەڵ ڕووداوەکاندا. هەر ئەو ڕۆژەی دەست بەکار بوو وەک سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی گوتی با کارەکانمان بکەین و پاش تێپەڕبوونی یەکەم سەد ڕۆژ ئەوجا بڕیاری خۆتان بدەن. زیاد لە سەد ڕۆژ تێپەڕی وەک زۆرێک لە چالاکوانان باسی دەکەن دووچاری هیوابڕان بوون. پێشتر ڕۆحانی گەلێک پەیمانیدا بۆ ساڕشکردنی برینەکان، بەڵام ئەوەی کە بینراوە لەم ماوەیە ڕابردوودا درێژەدان بووە بە هەمان سیاسەتەکانی سەرۆکەکەی پێشخۆی. ڕۆحانی پەیمانێکی زۆری دەدا بۆ چارەسەرکردنی کێشەی کەمایەتیەکان بە کوردیشەوە بە شێوەیەک لە ناو کۆمەلگای کوردیدا لە ڕۆژهەڵات هەندێک لە کوردەکان بانگەشەیان بۆ دەکرد بە شێوەیەک کە چارەسەرکردنی هەموو قەیرانەکان و کێشە ناوخۆییەکانی ئێرانی لەلایە. کورد چی لە ڕۆحانی چاوەڕوان بکە؟ لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا میوانداری بەڕێز سالار پاشایی چالاکوانی سیاسی دەکەین. بەڕێز پاشایی پێشتر ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بووە. ئێستا زۆرێک لە کوردی ڕۆژهەڵات لەو بڕوایەدان سەرۆکی ئێران نەکرد پەیمانەکانی خۆی جێبەجێ نەکردووە، بەڵکو بەنیازیش نییە لە ئایندەیەکی دووریشدا بەجێیان بگەێنێ. کاک سالار سەرەتا زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا. زۆر سپاس کاک بەڵەنجا، منیشە لێرەوە سڵاوی تایبەتم هەیە لە خزمەتی بینەرە گوێگرانی بەڕێزی دەنگی کوردی ئەمریکا. زۆر سوپاست دەکەم. بە یەکەم پرسیار هەر بەو پرسیارە دەست پێ بکەین، کورد بۆ لەم و دوا چی چاوەڕوانی لە ڕۆحانی بکە؟ لە ڕاستیدا لە چوە ڕوانگەیەک و پەیوەندی هەیە تۆ قەڵیەکەی لێک بدەیتەوە. ئەگەر لە ڕوانگەی خەڵکێکەوە کە بەشداری لە هەڵبژاردن کردووە، بەشداریەکی بەرفراوانی کردووە لە هەڵبژاردننی سەرکۆماری لە ئێرانە، لە ڕاستیدا چاوەڕوانی ئەوە ئەکرێ لە ڕوانگەی ئەم خەڵکەوە کە ئەو بەڵێنانی لەلایەن حەسەنی ڕۆحانیۆ یەکەم لە گەڵاڵە دەمادەیەکە درابووە لەلایەن بەشێک لە کاربەدەستان و هەروەها ڕاوێژکاری تایبەتی حەسەن ڕۆحانی و درابوو جێبەجێ بکرێت. بەڵام پاش تێپەڕبوونی ئەم چوارە مانگە کە تقریبا چوارە مانگە هەتا ئەم لەحظەیە هیچ یەک لە خاڵەکان لە خاڵی یەکەوە هەتا نۆهەمین خاڵ کە خاڵی دەهەمیشی تایبەتە بە دانانی معاونەتێک بۆ بەڕێوەبردننی نۆخاڵە پێشوەکەی بەڕێوە نەچووە. بۆیە وا دیارە دوای کرانەوەیەک لە سیاسەتی دەرێکی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ڕێکەوتنامە لەگەڵ ڕۆژ ئاوایە هێشتا جۆرێک چاوەڕوانی ئەبیندێک بۆ ئەوەی ئەو بەڵێنانە جێبەجێ بکرێ. ئەگەرچی ناهومێدیش سەری هەڵداوە ئەگەر بنیام قسە دەکا لەگەڵ هەندێک لە چالاکانی ناوخۆی وڵات، بەڵام دوایین ڕووداوەکان باز لەوەکەن بەشێکی زۆر لە بەڵێنەکان لەوە لە دانانی کەسانی شارەزا و پسپۆر لە نێو کابینەی دەوڵەت بگرە هەتا پارێزگای کوردستان و ئەو ناوچانەی کوردیتیانن لە پارێزگاکانی دیکەیش کەماکان بە پێچەوانەی بەڵێنەکان لە دوایین ڕۆژەکانیشا کە دوای تاخیرێکی چوار مانگە ئۆستانداران یا پارێزگاکانی ناوچە کوردنشینەکان دانراون هەمویان غەیرە سنی یا غەیرە کوردن. باشە کاک سالار، بەڕای جەنابە ئەمە شتێکی بە بەرنمەیە کە حەسەنی ڕۆحانی دەیکا یاخود لە بێدەسەڵاتیەتی زیاتر؟ لە ڕاستیدا ئەگەر ئێمە هەڵسەنگاندنێ بکەین بە ڕوانگەیەکی فلکسیبڵیشۆ ینی بە ڕوانگەیەکی منعەتیفیشۆ، ئەگەر بەڕێوەچوونی ئادامەکان ئەگەر توندکردنەوەی فەزای ئەمنیەتی لە دەسەڵاتی دەوڵەتە نەبێ و ئەمان ئەم پاساوە بێنەوە کە بڵن لایەنی توندڕەوی لە ناو دەسەڵاتە ئەو کێشانەکان ئەیانەوەی کێشە بۆ حەسەنی ڕۆحانی سازکەن، ئەی بەشەکەی دیکەی کە ڕاست لە چوارچێوەی اختیارات و دەسەڵاتی قووەی ئیجراییە دەوڵەتی ڕۆحانیایە لەوانە لە خودی مثلا دانانی کەسان بۆ مدیرانی ئەرشەدی ناو کابینە یا وەزارەتەکان یا ئۆستانداریەکان یا بەشەکانی دیکە ئەوانە کامڵەن لە چوارچێوە اختیاراتی دەوڵەتایە بەپێی تعریفاتێکە کراوە بەپێی یاسایەک کە هەیە. بۆیە لەو چوارچێوەی اختیارات و دەسەڵاتی سەدحی سەرەوەی دەسەڵاتی سیاسی و پێکهاتەی سیاسی و وڵاتیشە لە بەشی ئیجراییاتیشە هەتا ئێستا وا دیارە هیچ ئاوڕێک
لە مافەکانی نەتەوە بندەستەکانی ئەقەلیەتە ئاینیەکان کە ئاینی جیاوازیان هەیە نەدراوە جیاواز لە ئاینی ڕسمی و دیارە ئەوە توزانم بەڕێوەبردننی هەمان بەرنامەی پێشووە لەوانەیە پاساوی تری بۆ بێنەوە بەڵام لە ڕاستیدا لە چوارچەوەی دەوڵەتایە ئەو کارانە. بەڵێ نووسەر و لێکۆڵەر مامۆستای یاسا لە زانکۆی کۆیە سۆران پاڵانی لە وتارێکدا ئاماژە بەوە دەکات دەڵێ حەسەن ڕۆحانی کە بۆ گەرمکردنی بازاری هەڵبژاردنەکان بەڵێنی گەورەیدا ئێستا نەکرد لە بەڵێنەکانی پەشیمان بۆتەوە بەڵکو کردەوەکانی لەم سەد ڕۆژەی دەسەڵاتدارەتیەیدا سنوورەکانی دەسەڵاتەکەی سەردەمەکەی ئەحمەدی نەژاد دیشی تێپەڕاندووە. جەنابەت هاوڕای کاک سالار. بەڵێ منیش پێم وایە لە بەنسبەتی ڕوانینی ئەمنیەتی لە کوردستانە ئەگەر نەڵین لە سەداسەد شتێکی تازە نەبووە بەڵام درێژەی هەمان سیاسەتی سەردەمی ئەحمەدی نژادە لە کوردستانیشا بەڕێوەچوونی ئەعدامی سیاسی لە درێژەی چەند ساڵی ڕابردووە دەست بەسەرکردنی چالاکانی سیاسی داینی حکمی قورس بە کەسانێکی ڕۆژنامەوان وەکو برادرانی کوردفور کە تاوانیان تەنیا بڵاوکردنەوەی ئەخباری پێشێلکاری مافی مرۆڤە لە کوردستان یا درێژە بە زیندانی کەسانێک بۆ محەممەد سەدیقی کە بوو دووەن سەرۆکی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان یعنی تۆ ئەبینی لە باری ئەمنیەتیەوە کەماکان فەزاکە تونتر لە جارانەوە کۆنتترۆڵی نهادەی اطلاعاتی و ئەمنیەتیەکانیش لە هەموو کاتێ زیاترە و حتا هەڵی کوتاوەتە سەر سوزان هەندێک لە کافینەتەکانی بەڕێوەبردننی ئینتەرنێت و کۆنتترۆڵی دانانی کامێرا و وەلاتە کۆنتترۆلکردنی چالاکانی سیاسی و مەدەنی من پێم وابێ درێژەی هەمان سیاسەتی ڕابردووە بە هەمان تونڕەویەوە. بەڵێ کاک سالار من دەگەڕێمەوە لا دێستە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵدایە برای نووسەر و ڕۆژنامەوان فازل وەلیان. کاک فازل ئەو کاتت باش فەرموو. هەموو کاتێکتان باش. منش سڵام هەیە لە خزمەت جەنابەت و کاک سالاری خۆشەویست و بیسەرانی بەڕێزی دەنگی کوردی ئەمریکا. زۆر سپاسە دەکەین. فەرموو بزانم جەنابەت چۆن دەڕوانیتە ئەم مەسەلەیە کوردەکان و هەڵوێستیان لەگەڵ ئەم حکوومەتە نوێی حەسەنی ڕۆحانی. کاک بەڵێن لە ڕاستیە من ماوەیەک لەوە پێشتریش هەر لەسەر ئەم هەڵبژاردنەی کە ڕۆحانی دەنگی هێنا هەر لەو کاتیش ئەوە بوو هێشتاش لەسەر وتەیە پێشتری خۆمم کە کورد بەگشتی چاوەڕوانی ئاڵوگۆڕێکی ئەوتۆ ناکە لە ئێران. تەنیا شتێک کە ئەتوانێت دڵی پێ خۆشکەوە چاوەڕوانی ئەوە بکە کە ئاڵوگۆڕێک لە ئێران ساز بکرێ ئەوە تەنیا لایەنی ئابووریە کە قازانجەکەشی هەم ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات خۆی و هەم بۆ ئەوەی تەمەنیشیان درێژەکاتەوە و ئەوە تەواوی هێز و توانای خۆیان خەنەگەڕ بۆ ئەوەی کە لەم دۆخە نالەبارەی ئابووری خۆیان دەرباسکەن و بەرەو ئاقارێکی باش بڕون. بەڵام لەباری سیاسی ئەوانەوە هەرچەند لەوانەیە لە بەشەکانی تری کوردستان وەکو باکوور و باشوور و ڕۆژاوا بە جۆرێک سەیری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کەن کە بڵێن ئێوە هەموو کات بایکوتی هەموو شتەکانی ئێرانەکەن بەڵام لە ڕاستیە ئێمە ماوەی 35 ساڵە هەموو کات هەر بینومانە ئەمە هەردوو پات بووە و سێ پات بۆ چەند پات بۆتەوە کە تێڕوانینی دەسەڵاتی سیاسی ئێران بۆ کورد هەموو کات هەر بە شێوەی ئەمنیە و ئەمە بینیمانە یعنی زۆر سەیرە زۆر سەیرە شتێکی زۆر ئاساییشە کە ئێمە سەیرێکی نەبینین لە 4-5 پارێزگای کوردی کوردستانی ئێران تۆ یەک کەس نەدۆزیتەوە بۆ ئەوەی دەسەڵاتی شوێنێکی زۆر سەرەتایی وەکو پارێزگایەک بدەن بە ئەستۆی ئەو کەسە. ئەمە نیشانەدا کە بە هیچ شێوەیە دڵنیان نین لە کورد و حاضر بەوە نین کە بەشداریان بکەن. لە حاڵێکە تۆ زۆر کەسی کوردەتیش هەیە کە لەگەڵ سیستمەکەیە چ لایەنی ڕفۆرمخوازی و چ لایەنی پاوانخوازەکەیشی هەموو لەوانە هەموو کەس لە کووردا هەیە بەڵام ئەوان هەر تەنانەت متمانیان بەوە نیشتنی و سیقەیشان پێ ناکەن. ئەمە نیشانەدات کە تێڕوانینی سیستمی سیاسی ئێران بۆ کورد بە هیچ شێوەیەک نەگۆڕاوە.
کاکفازل زۆر سوپاسی بەشداریەکەت دەکەم لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا دەگەڕێمەوە لای میوانی بەرنامە کاکسالار پاشایی. کاکسالار کاکفازل پێمان دەڵێ کورد چاڕوانی ئاڵوگۆڕێک ناکە لەم 4 ساڵەی سەرۆکایەتی حەسەنی ڕۆحانیدا، بەڵام ئەوەی کە ڕاستیشە لە بەردەممانە لە دەمی هەڵبژاردنەکاندا بینیمان کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی دەنگێکی زۆریاندا بە حەسەنی ڕۆحانی بە پێچەوانەی ئەو داوایی کە لایەن ئۆپۆزیسیۆنە کوردیەکان دەیان کرد تا خەڵک بایکۆتی هەڵبژاردنەکان بکە. ئەو پشتیوانیە لە چیوە سەرچاوی گرت؟ بەنظری من بەشداریکردن لە انتخاباتە ڕاستەوخۆ لەو دۆخە واقعەوە سەرچاوی گرتووە کە خەڵکی بەشدار بوو خوازیاری ئەو بوون کە درێژە بە سەردەمی ئەحمەدی نژاد نەدرێ، یعنی لەباری ئەمنیەتی و فەزاکە بکرێتەوە جۆرێک کرانەوەی فەزای سیاسی فەرهەنگی بێتە ئاراوە، لەباری اقتصادی و ئابووریەوە ئاوڕێک لە هەژاری و نەداری و وەزعی خراپی ئابووری و کار و کاسبی خەڵک بدرێتەوە لەباری اقتصادیەوە. یعنی لەم چەند خاڵە ئەو بەڵێنانەی کە درابوو سەرنجیان ڕاکێشرا بۆ بەشداری لە انتخابات، یعنی فەلاکەتێکی ئابووری کە هەیە لە ڕاستەوخۆ کاریگەریەکی زۆری لەسەر ئەزهان و زەینی شارۆمەندانی کۆمەلگایە خەڵکی کوردستان هەیە بۆ ئەو بەشداریە کە کردیان لە انتخاباتی دەوری ڕابردوو. کاگ سەلاردوو پەیامی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکمان پێگەیشتۆ تایبەت بۆ ئەم بەرنمەیە. یەکەمیان لەلایەن کاکسەروەر شوانەوەیە، دەڵێ پێم وایە شتە حەساسەکان واتە هەستیارەکان لە دەستی خامەنەئیدان نەک ڕۆحانی بە کێشە ناوخۆیەکانی وڵاتەکەشەوە و بە تایبەتیش دۆسەی کەمایەتیەکان. پەیامی دووهەمیشمان لەلایەن برای نووسەر و ڕۆژنامەوان کاک خالید محەممەد زادەیە، دەڵێ من پێم وایە ڕۆحانی زۆر کەمتر لە خاتەمی قسەی لەسەر خواستی کەمەنەتەوەییەکان کرد و بەڵێنەکانی لەو ئاستەژ نەبوو. دەتوانم بڵێم بە چەند هەنگاوێک دوای خاتەمیش بوو بەرامبەر بە کوردەکان و نەتەوەکانی تر، بەڵام ئەمەش بێبەرنامەیی و یەکدەستنەبوونی کوردەکان لە هەڵبژاردنەکان ناشارێتەوە. کورد لە هەڵبژاردن دابەش بوون بە سەردوو بەشی سەرەکی کە پێم وایە هیچ کامەیان بە خواستی خۆیان نەگەیشتن، چ ئەوانەی تەحریمیان کرد و چ ئەوانەی بەشداریان کرد. دەمەوێت بڵێم واتە کاک خالید دەڵێ هەڵبژاردن لە ئێران ئەوەندەی کورد دابەش دەکات و لە بەرامبەر یەک ڕای دەگرێ، ئەوەندە یەکی ناخات و ئەوەندە لێک کۆیان ناکاتەوە. ئەمە ژوا دەکا کورد لە ناوخۆ نەتوانێت کارتی فشار بێت و لە دوجار بە هەند وەرنەگیرێ. بۆیە لەگەڵ هەموو ڕەخنەکانمان لە حکوومەت بێهێزی کوردیش فاکتەرێکی ترە بۆ وەڵام نەدانەوە بە داواکانی. جەنابەت چۆنی وەڵام دەدەیتەوە؟ من هەردوو سەرنجەکەیم پێ زۆر دقیق و دروستە. یەکەم لە مەوەردی سەرنجی یەکەمیانەوە لە ئێرانە کۆمەڵێک پرسی سەرەکی هەن، بۆ نمونە بە دەلیلی ئەوەی مەذهبی ڕسمی لە ئێرانە مەذهبی شیعی ئەسنا عەشەری و دوانزە ئیمامەیە، لە ڕاستیدا بۆ ئەهلی سونە بۆ کوردە مسلمانەکانی کە مەذهبی جیاوازیان هەیە لە مەراجعی تەقلیدی قومیشۆ بە نەزەری من کۆنتڕۆڵی ئەوە ئەکرێ کە کەسانێکی غەیری مەذهبی ڕسمی نەتنە مەنسەبی دەسەڵات لەسەر سەطحی سەرەوەی وەزارەت و حتا جێگەری وەزارەتەکان بگرە هەتا ئوستانداریەکان یا پارێزگاکان و مەنسەبە حساسەکانی تر. یعنی ئەگەرچی ئەمە لە ڕاگەاندنەکانە ڕنگدانەوەی نابێ، بەڵام ئەو حساسیەتانەیە کۆنتڕۆڵەکەی خودی ڕۆحانیش خۆی مەلایە لەم بابەتەوە کەسێکە ساڵەها منسەبی ئەمنیەتی بووە، هەم ڕوانگە پێمە بە هەم ڕوانگە مەذهبیەکە و هەم ڕوانگە ئەمنیەتیەکەی کەماکەن لە هەردووچیە ئەتوانێت ڕنگدانەوەی ببێ و ئاخرین وتوێژەکانی چوزانم دەستیارە یا ئەو کەسەی کە ڕاوێژکاری تایبەتیەتی بۆ وەک پۆستێکی نمادین یا هێماین دانراوە کەماکان پیشانی ئەدا کە دەمارگرژی و تعسوبی ئایدۆلۆژیک هێشتا ڕوانگەی ئەمنیەتی بە هیچ جۆرێک نەسڕاوەتەوە کە لە ڕاستیدا بەشێکی بەرچاوی لەژێر نەزارەتی خودی خامنەییە مەراجعی تەقلیدی قوم و بەشەکانی دیکەشی خامنەیی دەسەڵاتی مطلقەیە لەم بابەتەوە غیری ممکنە پرۆژەیەکی گەورەی تایبەت بە کەمینە ئاینیە جیاوازەکانی ئێران یا کەمینە قەومیەکان و ئیتنیکیەکان بەبێ ڕزایەت و ڕزامەندی ئەو بێتە دەرەوە بە ئاستێکی کەڵانە بەڕێوە بچێ. لە بەشی دووەمیشا زۆر ڕاستن پێما بێ قسەکەی کاخالی دقیقە لەم بابەتەوە سیاست لە کوردستانە
کۆمەڵی کێشەی سەرەکی تێکەوتووە ینی دابڕانێک ڕووی داوە لە بینی حزب و خەڵکە ئاستێک لە دابڕانی مەشاهد نتوانین و دابڕانێک ڕووی داوە لە بینی خەڵک و سیاسەتە لەبەرەوەی لە ئێران و بەگشتی لە کوردستانی ئێران بە تایبەتە نظامێکی حزبی تایبەت ینی بە شێوکی کراوە و دموکراتیک بەڕێوە ناچێ بۆیە سیاست لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتە زۆر جار ڕنگدانەوەی تعلقاتی قومی عشیرەیی تایفەیی و خزمایەتی ئەوانەیە بۆیە وە بەرژەوەندیە تایبەتەکانی تێدا ینی زۆرش هەیە سوورەتبەندیەکەی سوورەتبەندیەکی ئابووریە ینی بەرژەوەندی ئابووری لە پشتایەوە گروپگەلێک باندگەلێک دەستەگەلێک لە ئینتخاباتەکانە جاری وایە ئەکتیڤە بن و فعالە بن و کاریگەری دانن لەسەر بیر و ڕای گشتی ینی ڕەفتاری سیاسی خەڵک لە ڕاستیدا بەشێکی هەڵقڵاوی دۆخی ئابووری ژیانی ڕۆژانیانەوە بەشێکی دیکەشی هەڵقڵاوی ئەو پەیوەندیانەیە کە کۆمەڵێک دابڕان و لە کەڵپسانی تایە من پێم وایە قسەی زۆر دقیقە و یەکگرتنەوە و پێداچوونەوە بە حرەکەتێکی گەورەی سیاسی کۆمەڵایەتی من پێم وایە بەحثێکی زۆر قوڵە کە ئەکرێ لە مەجارێکی تایبەت تا لەم بابەتەوە لێ بدوێت بەرحەڵ من مەسلەی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی دەگەڕێمەوە سەری بەڵام پاش ئەوەی کە ئەم پەیوەندی کاک تەیموور ئەلیاسی وەردەگرین لە وڵاتی سویسراوە کاک تەیموور نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانە لە وڵاتی سویسرا کاک تەیموور ئەو کاتت باش فەرموو سەتاسڵ لە ئێ و لە میوانەکانەوە گوێگرانی بەڕێزی دەنگی ڕادیۆ کوردی ئەمریکا بەڵێ بنەزەری ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نابێت چاوەڕوانی ڕیفۆرمێکی بنەڕەتی بن لە کابینەی حەسەن ڕوحانی بەم دوو دلیل و ئەرگومنتی خوارەوە یەکەم کۆماری ئیسلامی ئیران لەسەر مەبدوو و پرەنسیپی وەلایەتی فەقیه مەکتەبی شیعی ئیسنا عەشەر دامەزراوە و ئەوەل لە مادەیەکی دەستوری بنەڕەتی کۆماری ئیسلامی ئیران چەسپا و هەموو دەسەڵاتەکان لە دەستی وەلی فەقیه و ئاتا ئایەتوڵا عەلی خامنەیدایە بەگوێرەی ئەم پرەنسیپە عەلی خامنەی سەرۆکی گشتی تەواوی هێزە نظامیەکانی وڵاتە و مافی بەتۆی بەسەر بڕیارەکانی پارلەمان و هەروەها سەرۆکی حکومەتدا هەیە وێنە لە کاتی سەرۆکایەتی محەممەدی خاتەمی لە ساڵەکانی 1970 ناوبرا و دەتی لە 57 پرۆژە بڕیاری فرمخوازی لە پارلەمانی وڵات پەسەند کرد بەڵام وەلی فەقیه ئایەتوڵا خامنەی هەمووی ڕەتکردنەوە دوو بە پێچەوانەی بانەکانی هەڵبژاردننی سەرۆک ڕوحانی لە ماوەی 20 ڕۆژ لە دەسەڵاتی ناوبرادا زیاتر لە 300 کەس دەسەدەدراون کە زیاتر لە 95% ئەندامانی نێتۆرەکانی کورد بەلوچ عەرەب تورکمان ئازەری و پەنابەرانی ئەفغانی کردن و هەروەها بۆ وێنەیەک لە بڕێنەکانی ڕوحانی دانانی خەڵکی کورد بوو وەک پارێزگا لە پارێزگاکانی کوردستان وەک لە خەڵکی ڕابردوودا دەرکەوت هیچیان کورد نەبوون لە سەروی هەمووی ئەوانەوە ئاغای ڕوحانی بۆ خۆی تاوانبارە بەژاری لە قەتڵعامی 8 زیندانی لە ساڵەکانی 88 کە و کاتێکی بەرپرسانی ئەمریکی نەتەوەیی ئێران بوون یا لە کۆتاییە گوێرەی ئاخرین راپۆرتی دوکتۆر ئەحمەد شەهید راپۆرتی تایبەتی نەتەوەیی کردوەکان بۆ پرسی مافی مرۆڤ لە ئێران یاساکانی کۆماری ئیسلامیان بشێوەیەکی بنەڕەتی لە کێشەدایە لەگەڵ یاسا نێوتوەیەکان و هەروەها لەگەڵ کۆی ئەو پەیمانە نێوتوەیانە کە کۆماری ئیسلامی ئیمزای کردوون واتە کێشەکە بشێوەیەکی جەوهەری لە سیستمی وەلایەتی فەقیهدایە لەگەڵ مەفهومی دیموکراسی یەکناگرنەوە بەڵێ عەلی خامنەی بە پێی هەلومەتی نێوتوەیی کۆمارێکی گەشت وەک ئەحمەدی نەژاد یان بۆ خۆش وەک خاتەمی یا محەممەد دیاری دەکات بۆی ئەمە کورد نابێت بە هیچ شێوەیەکی دی یعنی فریوی بۆنەکانی هیچ کام لە گەستانی کۆماری ئیسلامی بخۆین بەڵێ کاک تەیموور من حەز دەکەم بەرلەوەی بچمەوە بۆ لای کاک سالار پرسیارێکی لە جەنابتی بکەم وەکو نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە وڵاتی سویسرا بۆچی هەتا ئێستا دۆسەی مافی مرۆڤ لە ئێران بەگشتی و لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا بە تایبەتی نەبووتە ئەو دۆسەیەی کە بچێتە ناو نێوەندەکان لە کۆمەلگای نێونەتەوەییدا بە هەمان ئاست بە هەمان ئەندازەی دۆسەی ناوچی ئێران قسەی لەسەر بکرێ ببێتە پرەنسیپێک یاخو ببێتە بنچینەیەک بۆ بڕیاری تر لەسەر کۆماری ئیسلامی ئێران زۆر بە کورتی پێم بڵێ کەم تەرخەمیەکە کەم و کوڕێکە لە شوادایە دیارە ئەوەی دەکەرێتەوە بۆ سەر دوو لایەن یەک کاوچی کوشان و لۆبی هێزە سیاسی کوردستانەکان لە دەروی وڵات دوو ئەوەی کۆمەڵی مەدەنی لە ناو لە دەروی کوردستان کە بتوتەوەی شوەی پێویست ینی شتەکان دوکمنتە ناکرێت بەڵام لە ڕاستیدا لە بۆ وێنە لە ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی ساڵانە کۆماری ئیسلامی ئیران مەحکوم دەکرێت لە
گواری پیشکردنی مافی مرۆڤ لە ئێران لە کوردستاندا ئێمە توانیمانەوە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران کە نزیک 6 ساڵە کارەکەین لە ساڵی 2011 کەوەی راپۆرتی تایبەتیان بۆ کۆمەڵی ئیسلامی ئێراندانەوە ئاغای ئەحمەد شەریف ئێمە بشێوەیەکی وەرزانە چاوپەکان لێگەڵەکەن بخۆشیەوە بینیمان لە ئاخرین راپۆرتیدا یعنی بەشێک راپۆرتەکەی بشێوەیەکی تایبەتی یعنی تەرخان کرابوو لەسەر پرسی کورد لە کوردستانی ئێران کۆڵبەران مین زمانانی سیاسی دژینەتەوەکان ئەوەش نیشانەدا کە بەرەبەرە یعنی کۆمەڵی مەدەنی بخۆشیەوە گرە و پیدەڕۆ ئەو شانە جێگیر دەکرێت. زۆر زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم کاک تەیمور دەگەڕێمەوە لای میوانی بەرنامەمان کاک سالار پاشایی. کاک سالار ئەگەر تێبینیەک و بۆچوونێکت هەبێت لەسەر ئەو تێبینیانەی کاک تەیموری ئێلیاسی دانی. من تێبینیەکی تایبەت نییە، قسەکانیم پێ دروستە، پێم وایە کورد بەگشتی نابێت تەوەهمێکی ئیزافی ببێ بەنسبەتی کەسانێکی وەک ڕۆحانی بەلە بەرچاوگرتنەوەی کوردیش بەردەوام مەجای چوزانم حەلی کێشەکانی خۆی لە سەدحێک لە یعنی ئەوەی کە بە فارسی پێڵین خواردترین ئاستی داواکاریەکانیان کەفی متالباتیان لە خۆی پیشانداوە زۆرجار، بەڵام ئەوەی حوسنینیەتی نییە بەرامبەر بە حەلی مەسئلەی کورد لە کوردستانی ئێران و ئێران بە گشتیە لە ڕاستیدا دەوڵەتی ناوەندی و دەوڵەتی مەرکەزیە کە بە هیچ جۆرێک هەوڵی ئەوەی نەداوە پاشەکشەیە بکە یا هەر ئاستێک لە مافەکانی خەڵکی کورد بە ڕسمیت بناسێ حتا لە بواری فەرهەنگیشە، ینی ئەو بەڵانانێشی کە سەرپەرستی بۆ نمونە وەزارەتی ئامۆژ و پەروەرش بۆ بەڕێوەبردنی مادەیەک لە مادەکانی یاسای بنەڕەتی ئێران کە 35 ساڵە بە هەموو باقی بەشەکانیشی پێکرێت ئەوەی خوێندن بە زمانی دایکیە تەنانەت ئەمە تا ئێستش بەڕێوە نەچووە و بەڵێنەکان هەمووی بەدرۆ دەرچوون. بەڵێ باشە کاک سالار لێرەدا چی پێویستە لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە زۆر چاودێر هەیە و زۆر کە زیادی ڕاستە و خۆ بە خۆشمی گوتووە کە دەڵێ جۆرێک لە دابڕان دروست بۆ لە نێوان کۆمەلگای کوردی لە ڕۆژهەڵات و هەروەها حزب و لایەنە سیاسیەکانی کە ئۆپۆزیسیۆنن کوردەکان مەبەستمە. لێرەدا چ جۆرە پێداچوونەوەیەک پێویستە لەلایەن یەک بەیەکی ئەو حزبانی ڕۆژهەڵاتی کوردستان؟ بەڵێ پێداچوونەوەکە شاید بتوانێت لە دوو بواری سەرەکیە خۆی دەرخا. یەکەم ئەوەی کە سەردەمەکە سەردەمێکە سەردەمی بەڕێوەبردننی یا بنیاتنانی پرۆژەیەکی گەورە بە مەبەستی یەکگرتنێکی گەورەی کوردستانیە. لە ڕاستیدا تۆ لەگەڵ هەر کەسێک لە کوردستانی ئێرانە قسە دەکەی خواستی یەکگرتن و یەکگرتنەوەی هێزە سیاسیەکانی کوردستان خواستێکی بەرینەوە لە نقطە نەزەری پێویستی بزوتنەوەی ڕزگاری خوازانی کوردستانیش من پێم وابێ پێویستیەکی حاشا هەڵنەگرە هەر زۆرە بنیادنانی پرۆژەی یەکگرتنەوەی یەکگرتنێکی گەورەی کوردستانی من پێم وابە پەرەپێدانی ئەما یا بنیادنان و بەڕێوەبردننی پرۆژەیەکی وا گەورە لەلایەن هێزە سیاسیەکان و فیلفەور پرۆژەیەکێکا بێ بەڕێوەی بەرن و ماوان ئەو کۆستەکانی بەردەم ڕێگەی نابرن و دقیقەن و سەراحەتەن بە خەڵک ڕوو بە خەڵک ئەعلامیکەن و بێڵن. دوو هەم بە نسبەتی سیاست لە ناوخۆی کوردستانی ئێرانە ئەبێ پێداچوونەوە و بە وردبینی زۆرترەوە دۆخی سیاسی کوردی ڕۆژهەڵات هەڵسەنگێنن و ئەو شتانێکی کە تەنانەت بچووکترین کاریگەری لەسەر ڕفتاری سیاسی خەڵکەیە حتا لە سەردەمی انتخاباتەکانە دەبێت بە گرنگی بزانن لە بەرچاوی بگرن و پێداچوونەوەی پیا بکەن و کۆمەڵێک تاکتیک ڕەچاو بکەن کە ئەو دابڕانانەی ڕوویداوە قەرەبووی بکاتەوە. یعنی پێم وابێەوە ئیمکانی هەیە ئەتوانی قەرەبوو بکرێتەوە لە هەردوو بوارەکەیە ئەم پێویستیانە بە نەزەری من ئەبین دێ بە تێگەشتنی من. ئەمڕۆ هەلومەرجێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتوۆتە ئاراوە، هەلومەرجێک کە دەکرێت بگوترێن یعنی لەوانەیە ببێتە مایی گۆڕینی نەخشە لە ناوچەکەشدا. بەڵام ئێماگەر پێداچوونەوەیەک بکەین کورد لە عێراقدا لە ساڵی 1990ەوە خۆی فەرمانڕەوایی خۆیەتی و خۆی سیستمێکی بۆ خۆی داناوە جا ئەو سیستمە باش بێ یا خراپ بێ ئەمان مەسەلەیەکی ترە. لە تورکیا پرۆسەیەک هەیە پێی دەڵێن پرۆسەی ئاشتی هەنگاوێک دوان دۆزی کوردی لە وڵاتەدا بەرەو پێش بردووە جا ئەم پرۆسەیە کەم و کوڕی و کەم تەرخەمی تیادا بێ ئەمەشیان هەر مەسەلەیەکی کەیە. کورد لە سووریادا لەم ماوەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی خۆی ڕاگەیاندووە و ئەزمونێکی نوێیە بۆ کوردی سووریا تێدەکەون. بەهەرحاڵ ئەوەی کە هاوڕایی لەسەرە ینی کۆمەڵی هەلومەرج بۆ کورد هاتۆتە ئاراوە و هەنگاویش بەرەو پێش
هەبوون. بەڵام پرسیارەکە لەوەدایە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ کورد لە ڕۆژهەڵات هەر لە جێگەی خۆیەتی و گۆڕانکاریەکی ئەو تۆ نەهاتۆتە ئاراوە کە جیاواز بێت لە ساڵی پاریا لە 5 ساڵ لەمەوە پێش. ئەکرێ پێم بڵێ بۆ؟ بە نظری من سەرەکی ترین هۆکاری پەیوەندی بە بارودۆخی گشتی سیاسی و حکوومەتی مرکزی هەیە. ئێمە ئەگەر چاو لە ئەو نمونانەی کە جەنامت باسە پێکردن لە باشوور و باکوور و ڕۆژاوا بکەین بە ڕووداوگەلی جیاواز بە هۆکاری جیاوازی مەسەلەن دەوڵەتی مرکزی تووشی زەعف بووە و ڕاپەڕینێ ڕوویداوە لە باشوورە چەند ساڵ بەنام زیاتر لە دوو دەیە بنە بۆیە چارەنووسی کورد بەرەوەم ئاقارە چووە لە ڕۆژ ئاوایشە بە هەمان شەڕێک ڕوویداوە کە چارەنووسی کورد بە وە دەرفەتێکی وەگیرکەوتووە ئەو بەشە لە کورد لەوێ نەتەوەی کورد لەوێ و خەریکە چارەنووسەکە بەرەو ئاقار و کرانەوەیەکدا دەڕوا بە هەموو کەم و کوڕیەکانیەوە بە هەر ڕخنەیەکە هەمان بێ لە باکووریشە کەماکان ئەو ئیسلاحاتە ئەو چاکسازیانەیە برێت جۆرێک نیمچە دموکراسیە و پاشماوەکانی کەمالیزم و ئەو سیاسەتە فاشیستی کەمالیزم بە هەر هۆکارێکی ئابووری ناوچەی وە سیاسی بێ دەوڵەتەکەی ئەردۆغانە پاشەکشەی کردوە لە بەرامبەر هەندێک مافی کردوە ئەم ئیسلاحاتە جۆرێک بەردەوامی و دینامیک بوونی تیا ئەبینی بەداخەوە لە ئێران چەقبەستوویەک هەیە ئەم چەقبەستوویە سیاسەتی داخستووە کورد بە تەنیا خۆی بە هۆکاریەوەی کەمینەیە لەباری جەمعیەت و ڕێژەی دانیشتوانی و کەمە لەباری هێز و بواری ئابووری هەموو شتێک و لاوازە کەماکان نەیتوانی وەس ئەو جۆرەی پرسەکەی خۆی دۆسیەکەی خۆی بخاتە گەڕ و سەرقوتیش مەجالی نەداوە ئێستا اختلافی نەزەرێک ڕووی داوە شتێک هەیە لەلایەن چالاکانی سیاسی ناوخۆ زۆر باسی ئەوە کرێ یا هاتووەتە ئاراوە کە کورد لە ئێران بەرەو ئاقاری تورکیا ئەڕوا یعنی لە تورکیا بە چه ئاقارێک کورد خەریکە ئەڕوات و چالاکی سیاسی و دامەزراندنی حەزب پێویستە لەوێش ئەوە بکرێ وا بەڕێوە بچێم چالاکیە بەڵام حەزب سیاسەکان بە گومان و سەیری ئەم ڕووداوانەکەن ینی زۆر ئاسان بۆیان نایەت ینی بۆیان هەزم ناکرێ یا بەدوور لە گومان ناتوانن سەیریەوەکەن کە ئایا حکوومەتی مرکزی لە ئێران و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەو پاشەکشانە ئەکا بەنسبەت مافینەتەوەکانی ئێران بە گشتی و مافی کورد بە تایبەت ئەو جۆرەی کە مەسەلەن لە تورکیا کراوە ئەو کرانەوە ئەدرێ ئیجازەی ئازادی ئەحزابی سیاسی لەو سەدحەیە ئەدرێ ئیجازەی بەشداری و مشارەکەتی سیاسی هەیە بەداخۆ لە ئێرانە مەحرومیەتی سیاسی بێبەشبوونی سیاسی حزبەکان فەزیلەتێک نییە لە ڕاستیدا ینی ئەم بێبەشبوونە وای کردووە کە دابڕانەکە زیاتر لە هەمیشە زمینەی بۆ مساعد بێت و دەبێ بێت لە جۆرێک سیاسەتی دیکە بکرێتەوە بەڵام هۆکارە سەرچێت بە نظر من بارودۆخێکی سیاسیە کە کورتێدا گیری خواردەوە جۆرێک ئینفعال و پاسیفیزم زۆر جار سەپاوە بەسەریە. بەڵێ ئەو بارودۆخە سیاسەش ئەڵبەتە کاکسالار بەرنامەی تری پێویستە کە درێژەی پێ بدەین بە هەر حاڵ من زۆر سپاسی بەشداری دەکەم لە بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا بم بەخشە کات هەر ئەوەندە مەودام دەدا زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم. سپاس گاک بەڵنگیان هیوادارم هەرسەکەوتوو زۆر سپاست دەکەم ئازیزانم لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی لەگەڵ ڕووداوەکاندا. لەگەڵ ڕووداوەکاندا لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.